ڤێرژن پرۆی ئەپڵ جیهان دەباتە قۆناغێکی دیکەی تەکنەلۆژیا. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەم ڤیدۆیانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سەرتاسەری جیهاندا دەنگدانەوەیان بە دوای خۆیان داهێنا. هەموو ئەوانش هێدسێتێکی کۆمپانیای ئەپڵیان لە چاو کردووە کە هاوشێوەی چاویلکەیەکی گەورەیە. ڕۆژی 2 شوبات کۆمپانیای ئەپڵ هێدسێتی ڤێرژن پرۆی خستە بازاڕەوە بە نرخی $3499 بە کڕیاران فرۆشرا. هەر لە سەرەتاوە 200,000 کەس خۆیان تۆمار کردووە بۆ کڕینی ئەو بەرهەمە کە ئەو ژمارەیە یەکسانە بە لە 140 کۆی کڕیارانی پێشبینی کراو لەلایەن کۆمپانیاکانەوە. تیم کوک سەرۆکی ئەپڵ بەکارهێنانی ڤێرژن پرۆ بە ساتەوەختێکی سەرسامکرد ناو دەبات. ڤێرژن پرۆ سەرەتای ترێندێکی نوێی تەکنەلۆژیایە لە ئێستای جیهاندا. لە مانگی ئەیلولی ساڵی ڕابردوو چاویلکەی زیرەکی مێتا و ڕەیبان کەوتنە بازاڕەوە. لە چاویلکەکەەوە دەتوانیت بینەری فیلم و ڤیدۆ بیت، تێکست بنووسیت و گوێ لە میوزیک و دەنگ بگریت و زۆر شتی دیکە. دوای 2 مانگ هیومەین کە کۆمپانیایەکی بچووکە و بەشێک لە دامەزرێنەرانی کەسانی پێشووی ئەپڵن پینیان ڕاگەیاند کە ئامێرێکە بەسەر سینگەوە دەکرێت و بە قسەکردن و ئاماژە دەتوانیت ئاڕاستەی بکەیت. ئامێرێکی هاوشێوەی ناسراو بە ئاڕوەن لە کانونی دووەمیەم ساڵدا 100,000 دانەی لێفرۆشرا. ئەوەی هەموو ئامێرە مۆدێرنانە هاوبەشن تێدا بریتیە لەوەی کە هەموو کردەکانی شاشە، کیبۆرد و ماوس دەکەن. بە ئەوەی پێشکەوتنەکانی زیرەکی دەستکردەوە لە ئێستادا کۆمپیوتەر و ئامێرە تەکنەلۆژیەکان دەتوانن لە قسەکردن و خوێندنەوە و تەماشاکردن تێبگەن. بە شێوەیەک دەتوانین لەمە دو ئامێرەکان لە ڕێگەی دەنگ و ئاماژە یان وێنەوە کۆنتترۆل بکەین، جیاواز لە جاران کە تەنها لە ڕێگەی دەستلێدانەوە بوو. هەر بۆیەشە جیهانی تەکنەلۆژیا لەگەڵ دەرکەوتنی زیرەکی دەستکرد گۆڕانکاری گەورە بەخۆوە دەبینێت، وەکو چۆن دەرکەوتنی ئایفۆن وەکو ئامێرێک جیاواز بوو لە مۆبایلەکانی پێشووی خۆی. ئەمانە ژوای کردووە کۆمپانیا تەکنەلۆژیەکان بگەنە و بڕوایەی کە زیرەکی دەستکرد دەتوانێت بازار و دەرفەتی نوێ بکاتەوە. تەنانەت چیتر مۆبایلی زیرەک وەکو پێویستێکی سەرەکی نەمێنێتەوە، بەڵکو ئامێری نوێ جێگەی مۆبایلی زیرەک بگرێتەوە. یەکێک لە هۆکارەکانی ئومێدەواری کۆمپانیا تەکنەلۆژیەکان ئەوەیە کە خەڵکی بێزار بوون لە ئامێرە کۆنەکان. ساڵی ڕابردوو 1.2 ملیار مۆبایلی زیرەک لە جیهاندا فرۆشراون، بەراورد بە ساڵی پێشووتر بە ڕێژەی لە 3% دابەزینی بەخۆ بینیوە و ئەوەش کەمترین ئاستە لە ماوەی 1 دەی ڕابردوودا. تەنانەت فرۆشی ئامێرەکانی کۆمپیوتەر دابەزینی زیاتری بەخۆ بینیوە بە شێوەیەک کە ڕێژەی فرۆشی لە 15% دابەزیوە لە ساڵی 2023دا بەراورد بە ساڵی پێشووتر و 242 ملیۆن کۆمپیوتەر فرۆشراوە. کۆمپانیەکانی تەکنەلۆژیا پێشبینی دەکەن کە ئامێرە نوێیەکان هێدسێت، بیستۆک و کاتژمێری زیرەک ژیانی ئێمە ئاسانتر دەکەن. بۆ نمونە دەتوانین تەنها بە ئاماژەیەک بۆ ئامێرەکە گەشتێک بە تەواوی تۆمار بکەیت، هەر لە تکتی گەشتی ئاسمانی، هۆتێل و بەکرێگرتنی ئۆتۆمبیل. یان ئەوەتە ئەو ئامێرانە ژیانی ئێمە سەرنجڕاکێشتر دەکەن، وەکو کوک دەڵێت ساتەوەختێکی سەرسامکرد دەبێت. ئەگەر کۆمپانیا تەکنەلۆژیەکان بتوانن بەسەر بڕی بەرهەمێنان و تێچوو ڕێگریە تەکنەلۆژیەکان زاڵ ببن، ئەوە لەوانەیە یەکێک لەو ئامێرە نوێیانە بتوانن مۆبایلی زیرەک لەسەر تەختی شاهانە بخەنە خوارەوە. تۆش پێت وایە سەردەمی مۆبایلی زیرەک بەرەو کۆتایی دەچێت؟